دوێنێ قایمقامێتی سلێمانی وێنەی چەند بتڵێکی غازی بڵاو کردەوە کە هۆشداریدا بە هاوڵاتیان ئەم جۆرە بتڵان نەکڕن لە بەروی مەترسینی تەقینی لەسرە. من هاتوومەتە قایمقامێتی سلێمانی بۆ لای لیژنە هاوبەشەکان گۆران قادر سەرۆکی لیژنەکان سڵاو لێ بکە گۆران ئەم بتڵە کێشەی چییە بۆچی هاوڵاتیان نەیکڕن؟ بازرگانێکی بەڕێز داواکارێکی پێشکەش بە قایمقامەتی قەزای مەڵبەندی سلێمانی کردووە کە ئاگاوات ئاراستەی لیژنە هاوبەشەکانی کردووە و بەڕێزە داوای کردووە کە بڕێک لەم بتڵانەی هێناوەتە شاری سلێمانی داواکار بووە کە ڕێگای پێ بدرێ بیفرۆشێ بە هاوڵاتیان. ئێمەش مەرجەکەمان ئەوە بووە کە پێویستە پشکنینی پێشوەختەی بۆ بکرێ ئەوسا ئەتوانین ئەو دڵنیایە بین کە بکەوێتە بازاڕەوە. بەڵام کاتێک کە براوە بۆ پشکنین لە پشکنینەکە وەکو خۆتانە بینن دەرنەچۆتە تەحمولی ئەو بڕە پێویستەی نەکردووە. تێستکراوان بتڵیان بەڵێ ئەویان تێستکراوە بەو شازە دەرنەچۆت لە تێستەکە و لە ژێر پرێسا ئەوە تەقیوە نەگەشتۆتەوە ئاستەی کە بە پێویستاندار دەیاخود کە مەسموحە لە هەرێمی کوردستانە بۆ بتڵەکانی تر کە چۆن مامەڵیان لەگەڵەکرێم نەگەشتۆتەوە ئاستە و تەقیوە بۆیە ئەو بە ڕێزاگە دەکراوەتەوە کە ئەمانە نەفرۆشێت لە بازاڕوە. داواشمان لە هاوڵاتیان هەیە بە هەر شێوێک لە شێوەکان ئەم جۆرە بتڵانیان دەستکەوتووە بەکاری ئەهێنن تکایە ئاگاداری ئەو وەزع بن کە ئەم بتڵە وەک بتڵەکانی تر ناگاتە ئاستی ئەوان و تەحملی ئەو فشارە ناکا کە بەپێی تایبەتمەندیەکان بۆی دیاری کراوە. لەبەر ئەوە ئێمە داواکارین هەر بە ڕێزێک بیەوێت بازرگانی بە هەر جۆرە بتڵێکەوە بکات پێشتر ڕەزامەندی بۆ وەرگرێ یاخود تێستی پێشوەختەی بۆ بکات پێشەوەی بیخاتە بازاڕەوە. دواتر بە پێچەوانەوە خۆی بەرپرسیارە بێ و تەحملی هەموو ڕێکارێکی یاسایی ئەکات. جۆرێکیش هاوڵاتیانیش تکایە دڵنیا ببنەوە لەوەی هەر بابەتێت کاڵایەکە کڕن دڵنیا بنەوە لە بواری سێفتیەکەی لە بواری سەلامەتیەکەی و هەر کاتێک ویستیان هەر جۆرە بتڵێک لەمەیە ئەوانی تر بکڕن یا سەردانی قایمقامەت بکەن بۆ ئەوەی ئێمە دڵنیاییان بینێکە ئەو بتڵە گونجاو و شیاوە یاخود ئەوە تا خۆیان داوای ئەو تێستە بکەن یاخود داوای شیاوێتی ئەو بەرهەمە بکەن لەو کەسەی کە لێکڕن. گۆران ئەمە پێشتی شەبووە بتڵە پلاسیکان ئەمە سەرجەم بتڵە پلاسیکەکان نەکڕێ خەڵک یاخود بەزم جۆرە چۆن بیناسێتەوە؟ تەنها ئەم وەجبەی فەرقیان هەیە لە شکڵا فەرقیان هەیە. وەجبەکەی تری بە لەناو بازاڕا بە دەنێمارکی ناسراوە. ئەم وەجبەیان ئەم بڕێی کە هێنراوە ئەمانە با بڵێن بەرهەمی وڵاتی سینن ئەمانە سینین و لە شکڵا فەرقیان هەیە و لە شێوەشا فەرقیان هەیە و ئەوان کۆن و تێستکراون پێشتر هیچ کێشەیەکیان نەبوو.